ئاستێکە خەریکە لە سەیتەرە دەرەچێت نەخۆشمان زۆرە شوێنمان نییە تێگی نەخۆشەکانیشمان هەمی باریان ناجێگیرە کێن بێرە مەسەوی کە باری جێگیرەوەمانە پێویستی بە ئۆکسجین نییەوەی ئەتیادی ئەم کەرەنتینمان کردن دەسەڵات نییە شوێن نییە وەریان کرد ڤایرۆسەکە لە بیدایەت سەرچاوەکەی ێزانرا مەسا شوێنەی کە توش بوو نەچوون ئەمان دۆزیەوە کابرا لێرانەوە هاتوویە لە خارجەوەتوێ لە بەخاوەمانە سەرچاوەکەی دیار بووە دۆزرایە سە سەرچاوەکە وونە سەرچاوەکە بڵاو بۆ تۆ لە شارە شوێنەکە نازانین بڵاوبوونەوەکەی زۆر سەریع بووە نەخۆشەکان بە عام کێن زۆر هیلاکن وەڵای ئەوەی کێت ێرە زۆر هیلاکە پێویستی بە ئۆکسجینۆک و بینیتان لێوا خۆی کە ئێستا هاتووە خۆی بڵی ئۆکسجینیشی پێەکە هاتووە سە شوێنیشمان نییە داینین ئەو تا لەسەر کورسی دامانە و ئیتر بەشک و شوێنێک بەتاڵ بێت بۆ ئینکەین چارەسەری بۆ هەر لە بیدایەتەوە هاوارمان لە خەڵک کردووە با بیدایەت هاوارمانەکرد گاڵتەیان پێکردی نان و درێ ینی زۆر بە ینی ڕەچاویان ناگرت ڕێنمایە تەندروستیەکان ئێستاش پیانڵێن ئەوەی کە ئیمکانێتی هەیە با خۆی کەرەنتینکە ئەوەی کە هینیە مەسەرەن داوا لە حکوومەت دەکەین چارەسەرێکی سەریع بدۆزێتەوە بۆ ئەوانەی کە فەقیر و نەدارن هیوای تیاگە ڕۆژە نێتە دەرەوە ناتوانێت نانێ پێیاکە دەمانە یان چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە بۆ دووبارە دۆخاک مەسەلا ئەگەر وا بڕوات هەر زۆر دۆخەکە تەواوەتی لە دەزەچێت قودرەتی ئێمە سی پێنج نەخۆشە یعنی سەر نزیکی پەنجای تایە ئەسە قەرێوەڵی ترمایناوە داماناوە لە ژوورەکانی ترە بەزینە یعنی هی ئایسیومان خۆمان 28 وانەیە مەسەرن بۆ هی ئەوەی ئۆکسجینەکان ئێمە بە بتڵی بێنە ژوورەکانی ترەوە ئەم شۆ تابانی 148 بتڵمان سەرف کردووە بینێکی خەیاڵیە لە خەسخانەکان ڕایکێش ئەم شەو هەر بە سیارش ڕامان کێشاوە مەسەرن لە شوێنەکانی ترەوە داوا لە خێرخوازانەکەین بێن بە دەممانەوە مەسەرن لە قودرەتی سەحا نەماوە لە حکوومەت مەسەرن چارەسەرێ بۆ گینی سلێمانی بدۆزێتەوە ئەنی با نەگاتە کارەسات ئێمە هەموو هەوڵێکمانەوە هەوڵێین بۆ تا شوێن بایکۆتی کرد ئێمە قەت بایکۆت ڕانەگەیانەوە مەسەرن لەم خەسخانێ شەو ڕۆژ لێرە ئیشەکەین مەسە بە ستافەکان بە دکتۆرەکان هەمویان شەو ئیشەکەن لێرە